سڵاو ڕێز بینەرانی خۆشەویست و هێژە ئەمڕۆ هاتوین بۆ باینجان بۆ سەردانی مامۆستای دەبکە و هەڵپەرکێ مامۆستا ئیبراهیم کە خەڵکی ڕۆژاوایە بفەرمونون با بە یەکەوە بچین سەردانی بکەین و بزانین ژیان و هونەری چۆن بە یەکەوە گرێدراوە فەرموون. ئێستش گەشتینەتە خزمەتی مامۆستا ئیبراهیم. مامۆستا ئیبراهیم پێمان خۆشە زیاتر خۆت باسی خۆ بکەی تا ئەوەی کە ئێمە قسەی لەسەر بکەین زیاتر خۆ بناسێنە بە بینەران. سەرچاوە خۆشحاڵم. ناوێم ئیبراهیم ئەحمەد قامشلۆمە. حەزمن لە فلکلۆر بوو لە بچووکانێژی بەڕاستی. لە ساڵی 1990 تەری کۆمێ خەلات بووم بۆ مندامێک لە کۆمێ خەلات ساڵێکی لەوێ مام
پشتی وینا من فرقایك درست کرد ای حاران ام بجداری نوروز بون ده سال 95 ده زاروکی کما بطن تدریب کرن 95 و 96 و 7 و 8 دو سالا يعني ما تمرين كرن بيتر يعني حزي من البشي فلكلور او هالباركي او شتانا هبو جبرويجي من لسر براستي زور خواندي و أنا هذه فترات هالي دجي أم لذر فرقة كما هي بنابي فرقة رجابة لسرد سكنن وأم تمرين دكن. دست خوش. شون بو کوچت کرد بو باشوری کردستان؟ ل 2007 من كار ذكر يعني أجوك إنسانك كرد لويدك أم حمي فقير بن يعني تكارنا كي تنتواني جيان بكيلوي از لسر إيش قرط حكوماتي بيت إيش ناكي يعني تشتم نمعقول تمام چاره نما كات وقاتي جواز لور نشغل ما زي شبكم زي جنازة بمرم يعني لبروينا مكوش كرا ذاتم باشور 2008 2008 کوچ کردو بابا بدايتي 2008 جيانت شون أروالي رباشي الحمد لله باشر الحمد لله هسر كوتوبي أي سباس بيجا هن بيجا أم بابرين إشي هنري وكولتور ودبكة وأنا هيج إشي كتير اشتهى من أما جرد قوتن نجار باطون يعني تختبست خانية وانا أما نجار باطون يعني استشهد أي كي لقل دبكة لا تمن روشتي توا ختيار بون ما مستمهدي راسك إنت بس موية بس يعني جيان وبجيوي جيانت بس لسر أو إشي هنري يعني أتواني بتجيني نبس تنها هنري من البيانيان ما مستلم مكتب بشتيني فروج تمريني أو شتي هنري ده أي كبيت علاقة بيتش يكي دشم لاي حيوان دانش يعني ام قانونك ما هي انسان كاتب حزل حيوان هذا حزل انسان جي هي حزل جياني هي حزل انسانيته هي دشم چند مشي ما يهنجفهن از دشم اول لا يوادانش يعني حق بخير ساعات واجي ازداد نشم لاي هنگ بخيوكي خوش ازداني بس دعاية شيء سريع كيم زين زي بلا حنينا كش باش ما عم بي باش ما وسيا حزة كم برين بو أو شناني كالروجانة سرداني كي دعاية أجر بكريت سرداني تمرين كان تعم كين شون تمرين كان ندب كيان كير خوازة كان شون تعامل يعني نقل لكيد سرداني كي هنگا كان كين أمي شو نيجام دشينا دمي أنا هرم سردان بكني أكليه فر ما مسيا هنشن نعيش ناقي
مامۆستا برایم ئەمڕۆ شوێنەیە کە وتە ئیسراحەتی ئەی بە مێشک و دەروون و ڕۆحی خۆت ڕاستی جوانیشە کە تۆ سێری ئەو هەنگانەکەی دێنە دەرەوە ئەڕۆنە ژوورەوە نەوەیەکە زۆر هەر لە خۆتەوە حەزی پێکی بەڵێ کاتێک گوت سەیری ئەوان دەکەم مامۆستا مەهدی ینی خۆشببوونەوەی ئەوە تۆ دەزانێ مەسەلەن ئەو خانی نایە ئەو ئەیخانیە دێ چۆن دۆزێتەوە چۆن دۆزێ چۆن دەچێت تێکەڵی هەم نابن و یەک ژوانژیم غەریب قبولی ناکەن مەسەلەن ئەما بچێ ئەوە قبولی ناکێ مێشە هەنگەکەوێ بچێنە لەبەر وێنا ینی تشتێکی سەیرە و قودراکی ئیلاهی دەیەتی چۆن بۆ گەشتیتەوە هێنە کە شتێکی ئاوا بکەی بۆخوا حەزم لە هەنگ هەبوو نە بەس شوونەکەمە ئێرە تۆزێکی معمەلی چەمەندۆ لێرەیە بۆ هەنگ زۆر باش نییە ینی کەل بە کەلک نایە تادەژی لێ دەکەن ینی حەفدە دانەبوون ئەم بوهارانە کاتێک گۆمە دەری کردن 12 لەو ئەوان مردبوون لەبەر ئەو تۆزی معمەل و ئەو شتانە دیسەژی ئەلحەمدولله باشن ینی ئەمە وەک دبێژە بۆ خۆمان ینی ئێمە پێ دەڵێن وەنس ینی ڕەحەتی ئەو کاتێک گۆستێم لێرە وا سەیری دەکەم لەگەڵ وان دانیشم هیچ ئەبەد هەر شتێ لە ئەوەی مە دەرەچ هاوڕین بەرەوە پێشەوە کە کاری هونەریەکەی لەو کاتێک کە با بڵین کاری هونەریەکەیت و ئەدوی یان ئاخافتنەکەی لەگەڵ فێرخوازەکان بە چی بیرەکەیتەوە هەر شتی خۆشی کۆن لە کات لە بیدایەتی من دەست پێکرد بە ئەم هونەرە ئەو کاتە ئەو ڕۆژانەتێن لە بیرمان و هەر بە تەڵەبەکانژی داڵێمە ئێمە وابوون ئێمە مەوا دەکرد ئێمە مەوا دەکرد ئێوە بۆ واناکن بۆ واناکن ئەبێ هونژی لە تەجروبەکانی خۆتە خەیتە بەردەمیەوە و هەواڵێنی کۆن و ئێگل لەگەڵ مەبوون لە ساڵی نۆتی و تا ئێستا هەمی لە بیرمان دێ بۆ داهاتوو ئەتەوێت چی بکەی یعنی بۆ داهاتوو چ بەرنامەیەکە هەیە بۆ نەک بۆ ژیانی خۆت بە شەخسە وەکو لە داهاتوو ئەتەوی چه گۆڕانکاریەک بەسەر هونەرەکە بینیتەوە ئایا هیچێک هەیە وەکو تازەگەری وەکو شتێکی تازە دەربخیتەوە من ئستەم یەک هەڵپەرکە ئەو کردی تێکەڵە هەم فلکلۆرێ ئێستا هەڵپەرکەی گۆ ئێستا لێرە دەهەڵپەرن ینی خاص بە باشوور هەڵپەرکەیەکی فلکلۆری کۆن لەگەڵ هەڵپەرکەیەکی عەرەبی تێکەڵت تێکەڵم کردووە و مەبەستە چی بوو لەوەی کەم دوانە تێکە مەبەستی من بەس نەتەنێ کوردەکانی ئێمە ینی بەشداری لە فلکلۆر ببن هەر کەس فلکلۆر تایبەت بە کورد نییە مەسەلەن تایبەت بە عەرەب نییە تایبەت بە فارس نییە هەر کەس حەزی لە فلکلۆر هەبێ بەشدار ببێت جوانە یانی شتێکی جوان دەرەچ چەند فرقەت داناوێنێ تا ئێستا لەگەڵ چەند فرقەیە کارە کردووە وەکو دەبکە من وەگۆمە گوت لە ساڵی نۆتی من لە فرقەی خەڵات بووم نۆت و سێ خۆت دامەزرێنەری بووی نا من ئەندامێکی لە ئەو فرقە بووم لە نۆت و سەسیان من فرقە دامەزراند لە قامشلۆ هلێلیە حارە ئەو دووگۆتن هەڕێنەی گەڕک بە گەڕک ینی وەکو ئەم بڵێن گەڕەکەی ئەم گەڕەکە لەگەڵ ئەو گەڕەکەی تر لەگەر و چ پێڵێن فەستیڤالێکی نەورۆزدە ڕۆژی نەورۆزدە فەستیڤالی لەگەر ئەو گەڕەکانە یانی هەبوو لە ساڵی 95 و 96 من وەکو مدرب یانی فەرقەی مناڵە کۆمێ بۆتان من تەمرین کرد و 97 و 98 من ئەو تەمرین کردن تا ئەم هاتنە ئێرە
از هاتم ایره فرقاك ما درست كر بنابي روجافا همي منال بون تمني وانا او كاتا برن يعني يي جورا لاوان 12 سالي بو است الحمد لله بون 15 16 وحفده يعني يعني دم هيك لقال ام فرقه او 3 سال لقالوان و بنيازم تا ختيار جديدن من لقالوان ان شاء الله هسه الكوتوي اي تعامل او تلبانه ولقلت يا شلون مثلا شلون تعامل لقال كان وكو مع مستايك تعامل لقال كان يانا نا وكو ما مستانية من تعاملي من لقالوانا وكو ما مستانية يعني من حزكم وابزان من رفيقي اوانا هذالي اوانم يعني نا ما مستا وك او نريني ما مستا المكتب شلون دبن ما مستا مسيطر وما مستا بدار اواني وكو هذالكي وكو باوك جوان يعني من تعاملي من لقالوان باو شوي تا چه ئاستێک هەستەکەی کە کارەکە و سەرکەوتوو بووە یعنی فێرخوازەکانت گەشتووەتە هێن ئەوەی کە ئایا بەدڵتە بەدڵن نییە ئاوا تجربه كما تشيبول ريفيجي جون تالنت د سال رابردوده براستي ما كر وكو تجربه كاتا چه استي امي هل يعني درشن بدوایی ما بدست خست يعني ام بسر كوتن او انا براستی تشتكي زور باش بو شوني كيف خوشي بو انه او تعب و اخافتني كما بوان ذكرن مدزاني بو او كاتاغو وان نشويه يعني بجيهاني دەست خۆش نمونە و زۆر بێ فرقەکە هەمویان ڕۆژاوایین همویان روز آوایی دوان سیان لأوا یزیدینه بس آواجی یزیدی ما روز آوا یعنی یزیدی روز آوا بله ئەوانش هەر کۆچەرن کۆچیان کوچ کردنه بۆیرە زۆر باشە حەزەکەم بیبینین لە نزیکەوە بەس لە ناو ڕێگەیشە هەر قساکەین هەتا ئەگەینە شوێنی هێنەکە فەرموو با بڕین کانێکی جوان و خۆشە زانی ئەرێ وەڵا زۆر خۆشە تۆزێ دەستوما بشۆی بچن ئەو بەرخۆشترە ئەو بەرخۆشترە بەهبە ئەوەکەی سارد و خۆشە ماوەتە بدەین زۆر خۆش لە 2008ەوە تۆ لێرە یا لە باشووری بە 2008
هەر یەکسەر لە باینجان مایتەوە یان لە شوێنێکی تر بووی دوای هاتی بۆ باینجان؟ نا لە باینجان بووم بەس ئەو کاتە من وەک پێشی من قسە کرد من ئەو دار و تەخت و بەستاندن ئەو شتا بوو لە قەڵەدزێ من ئیش کرد دەردۆری 6 مانگە ئاوی خاصی قەڵەدزێ لێ مەچێ کرد لە ڕامیا مانگێکی ئەزمان ینی دکارێ بێژێ متەنەقل بووم تا لێ جیکێ خۆم تا لە باینجانی تر مایتەوە مار زۆر باش ئەمانەی کە دێن بۆ لای تۆ فێری دەبکە بن هەر زیاتر لە باینجانن یان لە شوێنی دوورتریش دێن لە کەمپ و لە کەمپەکانەوە ڕۆژاواییەکان لە کەمپەکانی تریش دێن بۆ لادیان نە بەس هەمووی لە بازنەی باینجان نایە؟ والله بدايتي هاتن بس بوانا دور بو استا بس تنه بتنهاي باينجان مان خلقك ايميل روجاوي باينجان يعني او روجاوي انا كلا باينجان مامتو نشتجي بون زورن دردوري 200 عائله هي نا ايوه 200 عائله روجاوي بس لباينجان بس لباينجان واو تعاملیان چۆنە مەسەڵەن لەگەڵ ئەم چالاکیە کولتوریانە کە ئەکرێت؟ زۆر ئایلەکان ئەڵێ زۆر کەیف خۆشن زۆر کەیف خۆشن ینی جار جار حفلەی ئێمە چێ دەبن مەسەڵەن دەچن بۆ سلێمانی ئەو پێشتر فامیل و مۆڵ ئەم داوەت کردن هەمیە بە کێف خۆشی و گوتن بچن و با ئەم ینی چۆن نەرینێکی جوان با لەسەر وە بگرن ینی هەم تەشجیع عایلانجی بۆوانە هەیە ڕاستەکەی بەتاکید مهمە کە تۆ لێرە لە وڵاتی خۆتە بەجێشتبی بیت بۆ ئێرە ئەو سیخەیە پیا بکەی کە مەسەڵەن بچیتە ناو کۆمەلگایەک و شوێنی خۆ بکەیتەوە بە شتێکی جوان وەکو دەبکە وەکو هەڵپەرکێ ڕاستەکەی یعنی بەس لە سنووری سلێمانی چالاکیتان کردووە تا ئێستا لە سنووری سلێمانی ئینشاءڵڵا زیاتر ناسرێن و ڕۆنە دەرەوە بەرەو هەولێر و دهۆک و زاخۆ هیوادارم ڕۆژێکیش بێت بە سەربەرزی بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆتان بۆ زەیدی خۆتان بە سەربەرزی ئینشاءڵڵا کە گەڕایتەوە چیەکەی؟ عینی ئەو شتە عینی ئەو شتە ینی فلکلۆر وازی لێ ناینە ڕاستەکەی هەر فلکلۆر لێژێ ئەگەر ئیمکانات و ئەو شتانە هەبن لێژی فەرقاکێ بدۆزن یانژی کارێکی هونەری لێ بکە هەرێ کۆمێکی نو چێ دەکەن هەر بە فلکلۆر گرێدایی بێ دەستە خۆش با بچین لەمە زیاتر فێرخوازەکان چاوەڕێ نەکەین فەرموو ئێوە بەراتمی بلند بێ نەگرین هون کێفێ دەکەن دەبێ هون بکەنن وەزێ بوارە بم ینی مشکلات یاڵا یەک دۆ سێ ئێستەیش هاتوین بۆ ئەو شوێنەی کە مامۆستا برایم لەگەڵ فێرخوازەکانی تەمرینی
دەبکە و هەڵپەرکیەکەن دەبکەوانە چ فەلسەفەیەکی هەیە هەڵپەرکی بە ئام توانین بەسەری قسە بکەین لە چیەوە هاتووە ئاوا با بڵێن لە توراسی کۆنە چ تشتێک کۆن لەگەڵ عادات و تەقالیدی ئێمە تا وەکو ئێستا بۆ بیر نەچێ ئەم بەکارتینە یعنی وەک نمونە بتە بڵێم چ کاتێک کۆن گەنم ئەوە بەدەست دێکرا ئەوانە بشیوەی هەڵپەرکێمە کردووە قۆڕخانی کاتێک بۆ دەسەێناندن ئەواژی بشیوای هەڵپەرکێمە کردی یعنی ئەو عاداتێمە سەقافەتامە توراسێمە فکرێک وام لەسەر کۆن دژین ئەم ئیر و ڕۆژ دخوازن پێک بینن بۆ بیرمان نەچێ ئەو ریتمانەی کە بەکاری دێنی چ فەلسەفەیەکی هەیە مەسەڵەن 4 6 فلانە يعني بۆ هەڵپەرکیەکە ریتم نییە ئیقا نییە ئەو ئیقاانە لەسەر چی هەڵبژێراوە لەسەر ئەساسی حرەکەتی قاچ حرەکەتی قاچ ئەوە ئیقاع ئەبێ لە گۆری ئیقاع بێن نابێت و دەرەچێت لە دەرەوی ئەوێ چەند هەڵپەرکی هەیە چەند نەوە هەڵپەرکی هەیە لە ڕۆژاوە زۆر وەکو يعني نتوانم بهژمێرم يعني شێخانی هەیە و کورمانجی هەیە باگیە هەیە چی دەهەڵایە هەیە نازانم زۆر هەر کام لەبانەش فەلسەفەی خۆی هەیە ینی هەر یەک و ئیقاعەکوی تایبەت هەیە خۆی هەیە ئیقاعەکوی تایبەت هەر یەک لە گۆر سازێکی لە گۆر ئیقاعەکی ئەم هەڵپەرکیانە کە لە ڕۆژاوا هەن لە هەموو ڕۆژ ئاوایە بەکاردێت یان منتەقە جیاواز لە هەموو ڕۆژاوا نەبەستەنە لە ڕۆژاوا ئێستا لە باکوورژی بەکارتێ لێرەژی کاتێ مەسەلەن لە پێش ساڵێک ساڵ و نیوەک من ڕۆشتم سلێمانی بەشدار بووم لە حەفلەیەکەوەی فەرقەی ملی سلێمانی عینی حرکاتە عینی ئیقاع عینی نموزەجی وەکو ئەم دەبن هەر تشتی فلکلۆرە یعنی لە هەر چارپەرچەی کوردستانی بیەکەوە بکارتێ یعنی لە هەموو باژاران بەکارتێ ئەو شتان ڕاست باسی سلێمانیت کرد لە فستیڤال بەشداریتان کردووە ڕەفیجیز بۆ تاڵنت بەشداری کرد بەسەرکەوتن دەست خۆش کوێ هایتر بەس یەک ئێنتان کردووە ئەو تا ئێستا ئەو فستیڤال تەنەیە بوو بەشدار کرد و الحەمدولله ینی نەتیجەی تەمرین و مرۆڤاتی ئێمەیژی دەستا خۆش پێنت زۆر من بەجێت دێڵم با بگەی بە فێرخوازەکانیشت و شەکەتان بەردەوام سپاس دو سێ
برسی درکەوێ مشکلاتنا بینەرانی خۆشەویست و ئێژا لێرەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر مامۆستا برایم قسێکی هەبێت بۆ تن بۆ کۆتایی سپاس بۆ ئێوە گوواب دەرفەدامە ئەم هەویدارن لە دەمێکی نێزیک دە مەهرەجاناتاژی هەم ببینە سپاس بۆەوە انشاءالله هەر بمێنن بە خۆشی شاد بن خواتان لەگەڵ